خۆی گشتی ئاوارە و پەناهەندەکان لە هەرێمی کوردستان ئێستا لە نزیکی 1,400,000 کەسە. علی سندی وەزیری پلاندانەی حکوومەتی هەرێمی کوردستان لە لێدوانێکی تایبەتیدا بۆ کورسات نیوز ڕایگەیاند بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوی کۆچی جیهانی بەیاننامەیەکی هاوبەشمان لە سیابی ئەم ساڵدا بڵاو کردوێتەوە کە تیایدا ژمارەی ئاوارەکانی هەرێمی کوردستان 1,400,000 کە لەم ساڵدا 850,000 ئاوارە هاتوونەتە هەرێمی کوردستان و بە تەنهاش لە مانگی ئابی ڕابردوودا 550,000 ئاوارە هاتوونەتە هەرێمی کوردستان. ئەوەی کە گرنگە ژمارەی ئەوانن کە لە ساڵی 2014 هاتوون کە ژمارەیان 850,000 کەسە و لەو 850,000ش ئەوانەی بە تایبەتی کە لە دوای 1/8ەوە ئاوارە بوون ئەوانن کە زیاتر پێویستیان بە یارمەتی هەیە کە ئەوانش نزیکەی 540,000 کەس. بەشی هەرە زۆری لە پارێزگای دهۆکە ئەگەر سەیری تەمەشای ساڵی 2014 بکەین نزیکەی 64% ئاوارەکان لە پارێزگای دهۆکن، دواتر نزیکەی 20% لە پارێزگای هەولێرن و نزیکەی 16% لە پارێزگای سلێمانی و ناوچەی با بڵێن ئیدارەی گەرمیان. وەزیری پلاندانان ڕاشی گەیاند لە کۆی گشتی ئەو ئاوارانەش لە ئێستادا لە سەدادەی ڕێژەی ئاوارەکان لە کەمدا لە هەرێمی کوردستان ژیان دەگوزارێنن. وتیشی هەوڵ دەدەین چارەسەری گرفتی خوێندنگەکان بکەین بەو پێی بەشێکی زۆری ئاوارەکان لە ناو خوێندنگەکاندا ژیان دەگوزارێن و ڕایشی گەیاند لە ئێستادا 730 خوێندنگە لە هەرێمی کوردستان ئاوارە ژیانی تێدا دەگوزارێنێت و لەو ژمارەیە 670 خوێندنگەی لە سنووری پارێزگای دهۆکدایە و ئاشکراشی کرد کە پێدەچێت دەوامی خوێندن لە سنووری پارێزگای دهۆک لەوادەی دیاریکراوی خۆی دوابکەوێت. وەزیری پلاندانان ئەوەشی بۆ کورسات نیوز خستە ڕووکە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە ژمارەیە کەمپ بۆ ئاوارەکانی نێشتەجێی هەرێمی کوردستان دروست بکات وەک هەوڵێک بۆ چۆڵکردنی سەرجەمە و ئاوارانەی کە لە خوێندنگەکاندان. ئاشکراشی کرد کە لە سنووری پارێزگای دهۆک پێویستمان بە دروستکردنی 14 کەمپ هەیە لە کاتێکدا کە لە سنووری پارێزگای دهۆک 2 کەمپ بۆ ئاوارەکان دابین کراوە. بڕیاری ئەوە دراوە کە حکوومەتی هەرێمیش هەوڵ بداتن کە ژمارەیەکی پێویستی کەمپ دروست بکاتن بۆ چۆڵکردنەوەی قوتابخانەکان. حکوومەتی عێراقی فدرال بەڵێنیان دابوو بەڵام هەتا ئێستا هیچ نەکراوە. وەزیری پلاندانانی هەرێم تاکیدیشی کردەوە کە هەرێمی کوردستان جیاوازی لە نێوان ئاوارەکاندا ناکات و دەرگای بۆ هەموو ئاوارەکان کراوەیە. سەبارەت بە کاریگەری قەیرانی دارایی هەرێمی کوردستان و کاریگەری لەسەر گەیاندنی خزمەتگوزاری بۆ ئاوارەکان وەزیری پلاندانان ڕایگەیاند ئەو قەیرانە داراییە کاریگەری لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست کردووە و تا ئێستا هیچ لایەنێک بە عێراقیشەوە یارمەتی دارایی واتە پارەی کاشی پێشکەشی هەرێمی کوردستان نەکردووە. تەنها کەلوپەل و خۆراک و کەرەستە بووە و ئاشکراشی کرد نزیکەی 7 وڵات هاوکاری هەرێمی کوردستانیان کردووە. بەڵام ئەو هاوکاریانە وەک لایەنی معنەوی بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە. سەبارەت بە هەڵوێستی حکوومەتی ئیتیحادی وەزیری پلاندانان ڕایگەیاند حکوومەتی ئیتیحادی بڕیاریدا کە بڕی 1 تریلیۆن دینار بۆ ئاوارەکان تەرخان بکرێت بەڵام ئەو لیژنەی ئەو کارە دەکات ئاستی هەمانگیەکانی لەگەڵ لایەنی پەیوەندیداری پارێزگاکاندا لاوازە وتیشی هاوکاریەکان خۆی لە دروستکردنی کامپ و دابینکردنی کەلوپەل بۆ ئاوارەکان قەرەبووکردنەوەی هاوڵاتیان بە پارە دەبینێتەوە. پارەی نەقدی بۆ خانەوادەی ئاوارەکان خۆیان بە ئیشەکە هەڵدەستن ئێمە زانیاریمان لەسەر نییە ینی تەنسیقەکە هەوڵمان داوە کە تەنسیق هەبێتن بەڵام تەنسیقەکە بە شێوازی پێویست نییە و تەنانەت ئەو ژمارانەی کە ئەوان بەکاردێنن لەگەڵ ژمارەکانی ئێمە مختلفە. ئێمە ئەو ژمارانەی کە باسمان کرد لە سەرەتادا ئەوانن کە ڕێکخراوەکانی UN و ڕێکخراوی هیجرەی عالەمی IOM بەکاری دێنێتن و ئێمە تەنسیقی تەوامان لەگەڵ ئەوان هەیە. وەزیری پلاندانان دووپاتیشی کردەوە کە داوامان لە حکوومەتی ئیتیحادی کردووە کە هاوکاری ئاوارەکان بکات بەڵام تا ئێستا ئەو داوایە جێبەجێ نەکراوە.